یاسای چاکسازی یاسایەک بوو لە کابینەکەی پێشوو لە حکوومەتی پێشووی هەرێمی کوردستان ئیشی لەسەر کرا، بەڵام یەکلایی نەکرایەوە. لەم کابینەیە پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکرد بە ناوی یاسای چاکسازی و لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی دەرکرا و تابعی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفارکراوان یەکێکە لە وەزارەتانەی کە بەشدارە لە چاکسازیەکە و ئێمە ڕێنماییمان دەرکردووە بۆ ئەو بەشانەی کە تابعی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفارکراوانن. مەسەلەی شەهیدانیش بەسێ ئاراستە: شەهیدی سەنگەر و جینۆساید و هاوڵاتی و تاقانەکانی جینۆساید و بەرکەوتەی چەکی کیمیاوی و پێداچوونەوە بە زیندانیانی سیاسی و هەروەها کۆمەڵێ بابی تریژەن لە ناو کۆی گشتی یاسای چاکسازی کە ئێمە شەگرێتەوە وەکو چاکسازی لە فەرمانبەران بەپێی یاسای چاکسازی و هەندێک شتی تریشەکە شتی ڕۆژانەیە کە یاسای چاکسازی سەرجەم ئەو فەرمان و بڕیار و ڕێنمایی و ڕێکارانەی هەڵوەشانوەتەوە کە لەگەڵ یاسا بەرکارەکانی پەیوەندیدار بە وەزارەتەکان یەک ناگرێتەوە. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفارکراوانیش یەکێکە لە وەزارەتانەی کە بە تاکید بێبەش نییە لە ئەو ڕێکارە یاسایانەی کە باسم کرد. لە فەرمانبەران تقریبەن ئێمە کۆتایی پێهاتووە و ئاراستەی لیژنەی باڵای چاکسازیمان کردووە. مەسەلەی فەرمانبەرانێک لای بووەتەوە ئەوەی بەپێی یاسا حەقی خۆی نەدراوەتێ یا تەجاوز کراوە، جا لە ڕووی کارگێڕیەوە بوو بێ یا لە ڕووی هەر بابێکی ترەوە بوو بێ، یاسای چاکسازی چۆن بووە لیژنەکانی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفارکراوان تایبەت بە فەرمانبەران لە سنووری بەڕێوەبەراتیەکانی سلەیمانی هەولێر دهۆک ڕێکخراوە و کۆتایی پێهاتووە. مەسەلەی پێداچوونەوە بە هەم شەهیدان هەم زیندانیانی سیاسیش ئەوەش ئیشمان لەسەر کردەوە. ڕۆژانە لیژنەمان هەیە لەسەر جەم بەڕێوەبەراتیەکان. تەمان لیژنێکی باڵای چاکسازی هەیە، منیش وەکو وەزیری شەهیدان ئەندامی لیژنەی باڵای چاکسازیم لە هەمان کاتە سەرپەرشتی چاکسازی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفارکراوانم و لیژنەی لاوەکیمان هەیە لە سنووری پارێزگاکان و لیژنەی لاوەکیمان هەیە بۆ هەر بەشێکی تر جگە لە سنووری پارێزگاکان، مەسەلەن بۆ زیندانیانی سیاسیە، بۆ بەرکەوتەی چەکی کیمیاویە، بۆ سکاڵایەکی زۆر هەبووە لە وەزارەتە کاتی خۆی خەڵک سکاڵای هەبووە، وارسی شەهید سکاڵای هەبوو، وارسی زیندانی سیاسی سکاڵایەکی زۆر هەیە، کوڕ و کچی شەهید. کۆمەڵێک ئەم وەزارەتی گەورە و بەرفراوانە کۆمەڵێ باب هەیە و مەسەلەی داتا و ئامار ڕۆژانە ئەپدەیت دەکرێتەوە. هەموو هەفتەیەک ئاماری تازە کۆ ئەکرێتەوە تەقدیمی لیژنەی باڵای چاکسازیەکە. ئامارەکە بە دەقیقی لام نییە، بەڵام ئاماری باش هەیە، هەنی ئاماری باش هەیە کە ئەکرێت دوای مقابلەکە ئامارەکەتان بینی. هەفتانە ئەپدەیت یەکەینەوە و ئەینێرین بە لیژنەی باڵای چاکسازی و لیژنەکان بەردەوامن، بەڵام پێداچوونەوە بە خۆی گشتی دۆسیەکان لە بەڕێوەبەراتیەکان هەر بەڕێوەبەراتیەک تقریبەن نزیکەی 5,000 دۆسیەیەکیان بینیوە لە بەڕێوەبەراتی سلێمانی هەولێر دهۆک پێداچوونەوە کراوە و زیندانیانی سیاسی بە هەمان شێوە و سکاڵا بە هەمان شێوە و بەرکەوتەی چەکی کیمیاوی بە هەمان شێوە. یعنی لیژنەکانمان زۆر بە چڕ و پڕی ئیشەکەن و بەپێی یاسا بەپێی ئەو ڕێنمایی و ڕێکارانی لە بەردەستیان هەیە، چکار ڕێنماییەکی زۆرمان ئامادە کردووە و نەتایجی باشێوێ، چکە ئێمە بەجددی کار لەسەر یاسای چاکسازیەکی